لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 343 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل إن الله نعم ما يعظكم به إن الله كان سميعا بصيرا. بەڕە خۆشەویستان، خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو ئاەتە پیرۆزەدا دەفەرمی إن الله يأمركم. الله سبحانه وتعالى فەرمانتان پێ دەکات. ئەوش سیغەیەکی زۆر عەجیبە. خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەو شێوەی وەسفی خۆی دەکات. الله سبحانه وتعالى ئەو زاتەی کەوا شایەنی پەرستنە، ئەو زاتەیە فەرمانتان پێ دەکات. إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. فەرمانتان پێ دەکات ئەماناتەکان بگەینە جێگای خۆی و بیدەنەوە دەست ئەهلی خۆی. وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. وهروە کاتێک ئەگەر حکمتان کرد لە نێوان خەڵکی بە عەدالەت حکمکەن لە نێوانیان. إن الله نعم ما يعظكم به. بێگومان چاکترین شتە خوای گەورە ئامۆژگاریتان دەکات بۆ وەسیەتانە. إن الله كان سميعا بصيرا. بێگومان الله سبحانه وتعالى سميع وبصيرة دوونا و لەناو پیرۆزەکانی خوا. دیارە لە سەبەب نزولی ئەو ئاەتە وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خوای دەفەرمی لە زۆرێک لە مفەسرین دەفەرمون ئەو ئاەتە دابەزی دەربارەی ئەوەی کاتێکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەتحی مەککەی کرد، ئەوجا کاتێکەوە کلیلی کەعبەی وەرگرت لە عوثمانی کوڕی تەلحەی ئەبی تەلحە، ئیتر کاتێک کە کلیلەکەی لێ وەرگرتن و دەرگای کەعبەی کردەوە لە پاشێکەوە تەوافی کرد، ئەوجا چەند بت و سەنەم هەبوو تێیدا فڕیدا دەرێ و شکاندی پێغەمبەر صلی الله علیه وسلم. پاشان ئەو کەسەوا تێگەیشتکەوە کلیلەکەی بە یەکجار لێ وەردەگیرێتەوە، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم تەسلیمی کردەوە. فەرمووی ئەو کلیلانە هەر لایەنگۆی هەتا ڕۆژی قیامەتی فعلا هەتاکو ئێستاش ئەوان ئەو شەڕەفەیان پێبەخشرایە، ئەو نەوەیە با بڵێن بوون بۆ خاوەنی یاخود هەر لە پێشینەوەش کە کلیلی کەعبە لای ئەوان بۆ و هەتا قیامەتێش لەو بنەماڵەیە لەبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم تەسلیمی کردنەوە وەکو ئەمانەتێک لێ وەرگرت بوو، پاشەوەی کەوە کارەکەی تەواو بوو ئەمانەتەکەی تەسلیم کردەوە. ئیتر وەکو سەبەب نزول خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمانمان پێ دەکات ئەن تؤدوا الأمانات إلى أهلها. دیارە ئەمانەت هەمومان دەزانین هەموو ئەو شتانەی کەوا بە کەسێک ڕادەسپێردرێ پێویستە پارێزگاری لێ بکات هەتا ئەو تەسلیمی دەست خاوەنەکەی دەکاتەوە. ئەوجا ئەمانەت لەگەڵ خوا سبحانەهو وتەعالە ئەوانەی کە بە ئەمانەت تەسلیمی کردی و ئەمانەت لەگەڵ خەڵکی، ئەمانەت لەگەڵ خوا سبحانەهو وتەعالە. خوای گەورە کاتێککە ئەو جەستە و لاشەی تەسلیم کردینە ئەمانەتە، ئەو جەستە و لاشەی خۆمان ئەمانەتە، پێویستە تەسلیمی خوای گەورەی بکەینەوە. وەلیجەسەدیکە عەلەیکە حەق، وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی ئەویش حەقێکی لەسەر هەیە. ئەو جەستەی پێویستە غەدر لە خۆت نەکەی، غەدر لە جەستەی خۆت نەکەی. ئەوجا هەموو ئەو شتانی کە خوا پێیەتی بەخشیە، ئەو ماڵی کە پێیەتی بەخشی ئەمانەتە، پێویستە بەو شێوەی تەسەڕوف تێدە بکەیت کە خاوەن موڵک الله فەرمان پێ دەکات سبحانەهو وتەعالە. ئەو منداڵانەی کە خوای گەورە تەسلیمی کردی پێی بەخشی ئەمانەتن لای تو، پێویستە بەو شێوەی پەروەردە بکەی کەوا خاوەنی موڵکەکە کە الله سبحانەهو وتەعالە فەرمانی پێ کردی، و هەر کاتێکیش کە ماڵ یان منداڵ لێی وەرگرتێەوە بزانەکەوە خۆت نەبووی ئەوە بڵێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون، بەسینگەش فراوانەوە تەسلیمی خوای گەورەی بکەی سبحانەهو وتەعالە. ئیتر هەموو ئەو شتانەی کەوا هاتیە لەلایەن خوای گەورە بۆ ئێمە سبحانەهو وتەعالە ئەمانەتە، پێویستە جێبەجێی بکەین بەو شێوەی کە خوا دەیە سبحانەهو وتەعالە. و ئەمانەت لەگەڵ خەڵکی، هەر شتێک بە ئەمانەت لاداندرا هەر کەسێک بوو، ئەوجا ئەگەر پارە و پولێک و ماڵێک و مولکێک بوو
یان سڕێک و نهێنیەک بوو یاخود هەر شتێک بووکەوە تەسلیمت دەکرێت وەزیفەیەک هەر شتێک کە تەسلیمت دەکرێت پێویستە بە ئەمانەت و بیپارێزی هەتاوەکو تەسلیمی خاوەنەکەی دەکەیتەوە. دیارە لە قورئانی پیرۆزیش لەسەر ئەو بابەتە لە چەندین ئاەت ئیشارەتی پێکرا کەوا صیفەتی ئەهلی ئیمان ئەوەیە کە ئەمانەت دەپارێزن وەکو لە سوورەتی مەعارج خوای گەورە دەفەرمێ والذین هم لە صیفەتی ئیمانداران لأماناتهم وعهدهم راعون ئەو کەسانەی کەوە لە بۆ ئەمانەت و عهد و پەیمانیان ڕەچاو دەکەن و چاودێری دەکەن و پارێزگاری دەکەن لە سوورەتی مؤمنون بە هەمان شێوە و لە چەندین جێگای دیکەش وهروە لە چەندی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانمان پێکرا کەوا پێویستە ئەمانەت بپارێزین. نەپاراستنی ئەمانەت یەکە لە صیفەتی منافقین وإذا اؤتمن خان ئەوە یەکە لە صیفەتی منافقین خوا پەنامە بدە. صیفەتی ئیمانداران ئەوەیە کەوا ئەمانەت دەپارێزی وەکو لەو حەدیثێکەوە بوخاری و مسلم و ئیمام ئەحمەد ڕواتیان کردێ عەبدوڵڵای کوڕی عەمر خوای گەورە لە خۆی بابی ڕازی دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تدرون من المسلم دەزان چێ مسلمانە گوتیان الله ورسوله أعلم الله و پێغەمبەرەکەی ئەوان زاناترن. قال المسلم من سلم الناس من لسانه ويده مسلمان ئەو کەسێکەوە خەڵکی لە زمان و لە دەستی ئەمین لە زمان و لە دەستی سەلامەت بی. ئەو جا فەرمی تدرون من المؤمن دەزان ئیماندار چێیە دیسان گوتیان الله ورسوله أعلم ئەو ئەدەبی سەحابە بووە خوان لە ڕاز بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بشیان زانی با جوابیان نەدەدا الله ورسوله أعلم خوا سبحانه وتعالى و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم زانتن. قال المؤمن من أمنه الناس على أنفسهم وأموالهم إيمان دار أو كسي كوا خلشي لي تأمينا لوي كوا لنفسي خويانو وهروها لماليان تأمينا ووي كوا خيانتيان لناكا لنا نفسيان لنا ماليان خيانتناكا. والمهاجر باشان في أصاص تعريف مهاجر زكاة أو كسي هجرت دكا شيء من هجر ما نهى الله عنه هجرت دكا لو اشتك خوا قد غير كذا. والمجاهد مجاهد شيء من جاهد نفسه في طاعة الله عز وجل أو كسي كوا جهاد دكا لبو أنزام داني طاعة خواي جورا سبحانه وتعالى أو زبها مش وازكاني جهاد بقتال وهروها مش وازكاني طاعة خواي جورا وهجرتيش لپێناوی خوا ئامادەیە لە جێگایەک بڕوا بەرەو جێگایەک کەوا دینی خوای تێدا جێبەجێ دەکرێتن ئەو جا هەروەها وازهێنان لە هەموو شتێک کە خوا قەدەغی کردیە بەو شێوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی. و لە حەدیثێکی دیکەش پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەبوو داود ڕوایەتی کردێ دەفەرمی ئەدی الأمانة إلى من ائتمنك واتە ئەمانەت تەسلیمی ئەو کەسەی بکەوە کەوا ئەتووی بە ئەمین دانابوو ولا تەخون من خانك بەڵام ئەوەی کە خیانەت لێ دەکات چ نەچی خیانەتی لێ بکەوە. حتا خوا سبحانه وتعالى کاتێکەوە باز لە خیانەت دەکا خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی الأنفال عینی وإن يريدوا خيانتك فقد خانوا الله من قبل فأمكن منهم دەفەرمی یا رسول الله ئەگەر منافقەکان بیانەوێ یاخود کافرەکان بیان خیانەت لەگەڵ بکەن ئەوان خیانەتیان لەگەڵ خوا کردیە پێشترێ بەڵام فأمكن منهم خوای گەورە ئەمکەنە منهم خوای گەورە وای کردکەوا دەسەڵاتی بەسەریان داشکا یاخود خوای گەورە وای کرد کە دەسەڵاتی مسلمانانی بەسەریاندا بشتێنی والحاصل خوای گەورە سبحانه وتعالى بەرامبەر بەو کەسان کە خیانەتیان لەگەڵ کردیە نافەرمی خیانەتی لەگەڵ کردنەوە نا خوای گەورە ئینتقامی لێکردنەوە سبحانه وتعالى لۆیە ولا تخن من خانك ئەوەی خیانەتی لەگەڵ کردی ناکرێت خیانەت بکەیەوە بەڵکو تۆڵەی لێ بکەوە ئەوەی کەوا خیانەتی کردیەنەک بە خیانەتکردن حەقی خۆتی لێوەرگرەوە. إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل وكاتك حكمتان لنيوان خلشي كرد بعدالته حكم بكن كاتك حكمتان لنيوان خلشي كرد بيوستا بعدالته حكم بكن دیارە قورئانی پیرۆز لە زۆر جێگەیان لە زۆر ئاەتان خوای گەورە باسی لە عەدالەت کردێ کەوا بەڕاستی بە عەدالەتە ئەو ئاسمان و زەویە ڕاوەستایە ئەو ئاسمان و زەویە ڕاوەستایە خوای گەورە سوبحانه وتعالى فێری کردینە ئەگەرمان و ژیانمان بەردەوام بی بە عەدالەت بەردەوام دەبیتن. لۆیە وەکو لەوانە دەفەرمی إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى لە سوورەتی النحل خوا فەرمانی کردێ بە عەدالەتکردن چاکەکردن. خوای گەورە لە سوورەتی صاد بەرامبەر بە داود دەفەرمی یا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى یا داود ئێمە تومان کردە خەلیفە لەسەر ڕووی زەوی حکم لە نێوان خەڵکی بکە بە حەق اتباعی هەوا و ئارەزوو نەکەی.
لسورة الأنعام دفن وإذا قلتم لقسكانتان فعدلوا ولو كان ذا قربة كخصشتان كر بعدالة بكن أجر لسر كسيش قصدكي كوانزيتي خوته بعدالة لسورة المائدة دفن ولا يجرمنكم شنآن قوم أن صدوكم ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى كواتا رق لێبوونەوەتان لە کەسانێک واتان لێ نەکا کەوا عەدالەت نەکەن عەدالەت بکەن چونکە عەدالەت نزیکترە لە تەقوا وهروها لسورة يونس دفرمي إنه يبدأ الخلق ثم يعيده خوي قول سبحانه وتعالى أو خلقي دروس كردي وباشان ديجيريتوا ديمريني ودي سانيش زندي دكاتوا ليجزي الذين آمنوا وعملوا الصالحات بالقسط تاوكو پاداشتی ئیمانداران بداتەوە کە کردەوەی چاچان کردێ بە عەدالەت هەندێک لە زانان ئەو های تەفسیر دەکەن واتە پاداشتی عەدالەتەکەیان بداتەوە لەناو هەموو کردەوە چاکانیان پاداشتی عەدالەتەکەیان بداتەوە سبحان الله ئیتر عەدالەت شتێکی پێویستە بەڕاستی عەدالەت شتێکی پێویستە کەواتە لە بەو بەردەوامبوونی ژیان لەسەر مستەوای خێزانێک و لەسەر مستەوای دەولەتێک عەدالەت پێویستە و بە عەدالەت بەردەوام دەبی هەر کاتێک عەدالەت نەما چاوەڕوانی ڕوخام بکە وەکو ئیبن عەباس خوای لێ ڕازی بیتن دەفەرمی ئەمە پێم گەیشتێک کەوا طبعا عەکس عەدالەت زوڵمە پێم گەیشتێک کەوا زوڵم تخەریب البیوت ماڵ کاول دەکا وڵات کاول دەکاتن لە چەندین ئاەتی قورئانی پیرۆزخوای گەورە ئیشارەت پێدا لەوانە وەکەئین من قەڕیەة ئەهلەکناها وهی ظالمە چەندین شار وڵاتێ تێکماندا لە کاتێکدا کە زاڵم بوو کەواتە بەڕاستی عەدالەت زۆر پێویستە جا لێرەشدا دەفەرمی وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل أجر ويستان عدالت بکەن لە نێوان خەڵکی ئەگەر حکومتان لە نێوان خەڵکی کرد أن تحكموا بالعدل پێویستە حکوم بکەن بە عەدالەت بەوەی کەوا حەق بی عەکسی باتیل و عەکسی زوڵم هەتا وەکو زانایان دەفەرمون ئەو قازیە کە حکم دەکا کاتێکەوە دوو کەس دێنە لای ئەگەر مسلمان و کافرێکیش بی وإذا حكمتم بين الناس نافرم بين المؤمنين بين الناس طبعا هو إشارة لو كوا أصل وبراسي شريعة خوا حاكم بلسر همو خلشي بمسلمان وبكافره شريعة بيادة بك فرض ناكري لسري كوا ببتا مسلمان برا فرض دكري كوا رازي بشريعة خوا سبحانه وتعالى سنك هيج شريعتك وهيج قانونك وهيج ياسايق نيشان لشان شريعة خوا بدا سبحانه وتعالى ئیتر ئەگەر حکومتان لە نێوان خەڵکی کرد پێویستە بە عەدالەت بکەن کەواتە ئەگەر مسلمان و کافرێکیش مشکلیان هەبوو کە دێنە لات بە یەک چاو تەماشا بکە وەکو زانایان وردەکاری ئەو بابەتە باسکە لەگەڵ یەک بیان هینە ژۆرێ لە وەکو یەک ڕایان بگرە ئەگەر دادنیشاندن هەردووچیان دابنیشێنە وەکو یەک تەماشایان بکە بە یەک ئوسلوب قسەیان لەگەڵ بکە ئیتر وردەکاری زۆرە پێویستە ئەو پەڕی عەدالەت حکم بکەن لە نێوان خەڵکی أو بري عدالة حكم بكلنا وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل نديار وكو لا حديث يجتاك إمام مسلم ونسائي وإمام محمد رواية عبد الله كوري عمر خواي يقول لأخوي باب الرازي دفرمي في غمبر صلى الله عليه وسلم فرمي إن المقسطين في الدنيا أو أنك عدالتي كذا الدنيا على منابر من نور يوم القيامة لسر من بريك دادندرين لنور الروج قيامة على يمين الرحمن للاي راستي الله للاي راستي الرحمن پروردگاری ببزي عز وجل وكلتا يديه يمين هردو دستي خواي گەورە سبحانه وتعالى راستا وەکو زانانە وها شرحی دەکەن خواي گەورە دوو دەستی هەیە دەستێک کەلائق بەخۆی سبحانه وتعالى هردو دەستیشی ڕاستن لەبەرەوەی دەستی ڕاست دائما بەنسبەت مەخلوقین دەستی ڕاست شەریف دەستی چەپ ئیتر هەردوو دەستی خواي گەورە ڕاستن لە شەرەف و لە عیزەت و لە کەرامەت الذين تشين أو كسانك وبوشوا خواي ورزيان لدن الله دست راستي خوي داندنه الذين يعدلون في حكمهم وأهليهم وما ولوا أو أنك وعدالة دكن لحكم لنا مالو من داري خويان لهرشتي كوا لجرد صلاتيان داهبي واتا خوي قرد فرمي كحكم تانك لنوان خالشي أن تحكم بالعدل وهلوها يقلو حفصا فيك بيان صوص باسي عندك لروج قيامت كواهز سيبرق نية تنها أو سيبرن بكخوا خلقي دكاتن دفن يقلو صنفانا إمام عادلة برام ديارة وويلال إمام يتشينا عادل ظالم
بەڵێ ئەو دەفەرمی إن الله نعم ما يعظكم به چاکترین شتە نعمە لە نعمە ما هاتیە نعمە چاکترین شتە خوای گەورە مەوعیظە و ئامۆژگاریتان دەکا بۆی کەوا فەرمانتان پێ دەکا ئەمانەت بگەین نەجێ و هەروە عەدالەت پیادە بکەن لێرە یعنی بەڕاستێکە بیری لێ بکەیەوە ئەو تەشریعانەی خوای گەورە کە بیری لێ بکەی هەمووی لە بۆ بەختەوەری ئادەمی زادەکانە بەختەوەری کۆمەلگایە ئەگەر کەس خیانەت لەگەڵ ئەمانەت نەکا ئەگەر حکمێکی عادل بی چ موشکلەیەک دەمینێتن وەک کوردەواری خۆمان دەڵێ گورگ و مەڕ پێکەوە ئاو دەخۆنەوە إن الله نعم ما يعظكم به إن الله كان سميعا بصيرا بالتأكيد الله سبحانه وتعالى كان سميعا بصيرا وكوت ما كان ليرة بابرين فعل ماضي ناقص نبال كنت تامية كاتب بالتحقيق وبالتأكيد خواهي يقول السميع وبصيرة هموش تيك دبيستي هموش تيك دبيني سبحانه وتعالى كاتب بيست آقادار بين شتێکوان نەڵێن کە خوای گەورە دەیبیستیتەوە بەبی تەمای تووڕەبوونی خوا شتێکوان نەکەین کە خوا دەیبینی سوبحانەهو وتەعالا بەبی تەمای تووڕەبوونی خوا کەواتە پێویستە حساب لە بۆ سەمیع و بەسیری خوای گەورە بکەین حساب لە بۆ گفتار و کردداری خۆمان بکەین تاوەکو خوای گەورە تەنها لەو جێگایانە بمان بینی کە ببی تەمای ڕەزامەندی ئەو شتانەمان لێ ببیستی کە ببی تەمایەی رزامندي أو وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون